منداڵپارێزی کوردستان لە بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجان سەنتەری چالاکی گەنجانی رانیە بە مەبەستی خزمەتکردنی زیاتری گەنجان و پەرەپێدانی بەهرە و توانە و خواستەکانیان دووبارە سەنتەرەکەمان کۆمەڵی خولی هاوینە بۆ گەنجانی رانیە و دەوروبەری دەکاتەوە. تۆی گەنج دەتوانی لە ماوەیەکی کەمدا لەسەر تازەترین شێوازەکانی ڕاهێنان و پشتبەستن بە کۆمەڵێک مامۆستا و ڕاهێنەری بە ئەزموون بەشداری بکەیت. خولی موزیک بۆ کۆمەڵێک ئامێری جیاواز، خولی زمانەکانی ئینگلیزی، عەرەبی، فارسی بۆ چەند ئاستێکی جیاواز، خولی هونەری شێوەکاری، خولی کۆمپیوتەر بۆ کۆمەڵێک بەرنامەی جیاواز، خولە پیشەییەکانی دەلاکی جوانکاری چاکردنەوەی سفلێت، خولی بەهێزکردنی وانەکانی دوانزەی ئامادەیی. هەروەها دەتوانی سوود لە کتێبخانەی سەنتەر وەربگری یاخود کتێب خواستی دەرەوە بکەیت. خولەکان بە هەردوو شێوازی تیۆری و پراکتیکی دەوترێتەوە و دەرچوان بڕوانامەی فەرمیان پێدەدرێت. سەرڕای ئەوانەش دەتوانی بێ بەرامبەر سوود لە تۆپی سەرمێز و ئینتەرنێتێکی کراوە وەربگری. نرخی سەرجەم خولەکان تەنها 10,000 دینارە و سەرجەم پێداویستەکانی تر بێ بەرامبەرە. سەنتەری چالاکی گەنجانی رانیە ماڵێکی هەمیشە ئاوەدان بۆ چالاکیەکانی گەنجان.